بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عزیزم سڵای خواتان لێبێت. خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێدا و لە پرۆگرامێکی نوێدا و لە کەناڵی دیمەنەوە لە ماڵی بەختیار بێەوە شاد دەبمەوە. تەمەنای ماڵێکی بەختیار بوو هەموو خێزان و خانوادەکانەکەن. ئەم بەرنمەیە بوو ئەوەیە کە ئەگەر خەلەلێک بێتاقەتیەک ناڕەحەتیەک زۆر جار هەڵەیەک لە ماڵەکانە لە چواردەوری ماڵەکانە لە بیرکردنەوەی ماڵەکانە لە بڕیاردانی ماڵەکانە ڕووبدات ئێمە هەوڵ بدەین باشی بکەین و چاکی بکەین و ڕاستی بکەینەوە بۆی ماڵێکی بەختیار و کارامە بۆ خێزان و خانوادەکان دروستکەین. ماڵی بەختیار مەبەستی شکاندنەوەی هیچ کەس نییە وەکو ئەوەی کە مەبەستێتی کە چاکی کاتەوە. مەبەستی سفرکردنەوەی هیچ کەسێک نییە ئەوەندەی کە دەمانوێت نرخ بەشتەکان بدەین. ماڵی بەختیار مەبەستی هیچ کەسێک نییە هەر بابەتێک کە لە ماڵی بەختیارە باس بکرێت نەمەبەستمان حزبێکە نەبەستمان کەسێکی تایبەتمەندە نەبەستمان ڕخراوێکی تایبەتمەندە بەڵکو مەبەستمان هەمومانە پێش هەمووشتان بەختیار خۆی کە ماڵی بەختیار پێشکەش دەکات. ئەزیزانی خۆم ئەگەر دیقەتتان دابێت هێواش شواش وە قوتابخانە و زانکۆ و پەیمانگا کراوەتەوە. ئەگەر خۆتان لە بەیانیان سەعات 7:30 بچنە دەرەوە ژمەی دێت گرمەگرمێکە شقامی وا هەیە بە 4 خەت بە 5 خەت شقامی وایە بە 3 خەت لەسەری دەڕاو هی واشەیە هەر ئەوە نییە گەر بۆی بکرێت دەچێتە سەر ڕەسیفەکە بۆی بگات کەواتە بە نزیکەی 1,800,000 منداڵ کەوتۆتە بازاڕەوە و کەوتۆتە کۆڵانەکان و کەوتۆتە شوێن و قەڵەباڵەوەکان بۆی بگاتە قوتابخانەکەی خۆی. 7:08 ڕبعێ لەما یان نیوەی ئەم ژمارە دەڕاو بۆی بگاتە قوتابخانە 12:09 ئەم ژمارە دەرەچێت بەڵام مقابلی ئەوەش نیوەی تریان دەرەچێت بەتابەتی نیمەڕوان خۆتان دەزانن چی ئیزدیحامێک ڕوودەدات لە سەعات 12:01ەوە نیوەی دەرەچێت و نیوەشی دێ بۆ قوتابخانە لەم بینەیە قەڵەباڵغێکی زۆر ڕوودەدات بە شتێک کە پێی دەڵێن هۆیەکانی هاتوچۆ. ڕەنگە عەجیبتان لێبێ بەرنمەیەکی گەورە و گران باسی هاتوچۆ بکەین. چۆن باسی نەکەین لە کاتێکە 1,800,000 قوتابی بە تەکسی بە پاس بە مینی پاس دەگوازرێتەوە و دێو ئەڕوا ئەی چۆن قسێکمان بۆ ئەمانە نەبێت وە چی بکەین وە چی نەکەین و چۆن سوودی لێوەرگین. بە نزیکەی 200,000 تەلەبەی زانکۆ و پەیمانگا بە خۆیان و بە مامۆستا و بە فەرمانبەرەکانێنەوە هاتوچۆ دەکەن بۆ زانکۆ و پەیمانگان و بەکان و دەگەڕێنەوە دەڕۆن بۆ قوتابخانە و دەگەڕێنەوە دەچن بۆ زانکۆ و دوای دیسانەوە دەگەڕێنەوە بۆ داخلی دوای دیسانە ئەم قوتابیانە ڕەنگە بچن بۆ بەشە عملیەکانیان بچن بۆ خەستەخانە یان بچن بۆ شوێنانی کە مختبەری تێدایکەوەتە قوتابی وایە خۆمان هەمومان قوتابی بووینە لە زانکۆ جاری وایە 3 جار هاتوچۆ دەکەی بە هۆیەکانی هاتوچۆ بەیانی زوو دەچی بۆ زانکۆ کاژمێر 11 دەچی بۆ خەستەخانە 11:12 بۆ نمونە یەک دەگەڕێتەوە دیسان بۆ زانکۆ ساعات 2:03 دیسان دەچیتەوە بۆ داخلی ساعات 4:05 دەچی دیسان بۆ بازارکەوەتە ئەوە قوتابیە کە زۆرترین ڕێژەی هۆیەکانی هاتوچۆ بەکارێنێت. ئایا حکوومەت بەرنامەی هەبوو بۆ هۆیەکانی هاتوچۆ؟ ئایا زانکۆ و پەیمانگا و قوتابخانەکان بەرنامەیەکی تۆکمە و بەهێزیان هەیە بۆ هۆیەکانی هاتوچۆ؟ ئایا شتێک هەیە بە ناوی مۆڵەتی ڕێگەپێدان بۆ هەڵگرتنی منداڵ یان ئەو بە ڕێزە دەستخۆشیم بۆی هەیە دەستی ماچەکەین و ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە سوکایەتی بە هیچ پیشەیەک ناکەین ئەو بە ڕێزەی کە مامە حاجیەک و مامە پیرێکە گوازێتەوە هەمان نەفەرەکە قوتابی دەگوێزێتەوە هەمان نەفەر زانکۆ دەگوێزێتەوە هەمان نەفەر قوتاب مناڵ دەگوازێتەوە بەیانی پیرە گوازێتەوە عەسر بۆ کۆڵێت گەنجە گوازێتەوە ساعات 12 نیمەڕۆ باخچەی ساوان ئەگوازێتەوە تێکەڵ و پێکەڵی کردووە حەد جاری لە 7 ساڵ و تا 4 ساڵ. ئایا مامەڵەکردنی شۆفێرێک لەگەڵ 4 ساڵێکە کە باخچەیە لەگەڵ 3 ساڵێکە کە دایانگەیە لەگەڵ 7 ساڵ 8 ساڵێکە کە سەرەتاییە لەگەڵ منداڵێکی 9 ساڵ 10 ساڵە کە ناوەندیە لەگەڵ منداڵێکی 15 ساڵە مراهقە و بەردەوام لەسەر هەزێ و جەوی هەیە و شەبەکەی فولە لەگەڵ قوتابێکی زانکۆیە لەواچی ئەمڕۆ ئاڕێکی وەرگرت بێت بێزارە بێتاقەتە ناڕەحەتە لەگەڵ یەکێکی تری فەرمانبەرە لەواچی حکوومەت هێشتا مانگێکە موچەی نەداپێت ئایا جیاواز نییە ئەمانە؟ یان ئەوتانێ تەواو ئێمە وڵاتێک و مەملەکەتێکین هەموو شتێک کوردە عەرە بەڵێ بیتاعیل کولین ینی بۆ هەموو شتێک ئەشین وەک جۆکەر واین ئەتوانین لە دایانگەوە تاوەکو پرۆفیسۆر و پرۆفیسۆری یاریدەدەربی گوازینەوە سەرەتایی ناوەندی زانکۆ پەیمانگا مادام مینی پاسم پێبێ و تەبریدە تەواو لێ خوڕە بڕۆ و کۆڵێت تەواو هەموو شتێکە. ئایا ئەمە هەڵەیەکی گەورە نییە کە ئێمە دەیکەین کە پێم خۆشە لە ماڵی بەختیارە باسیکەن بە ناوی ئێوەش و بە ناوی خۆشمەوە بە خێراتیە میوانە بەڕێزانە دەکەم. ئەم گەنجە جوانانە هەر یەکەیان دەواتێ دوور و نزیک معاناتێک بە دیوە باشەکەیان بە دیوە خراپەکەی
پاستان گرتی بێت سایق تەکسیتان گرتی بێت زۆر جار هۆکارە بۆ بێزاربوونت ڕۆز زۆر جار هۆکارە بۆ بێتاقەتبوونت پێم خۆشە لە هەریکێک لە ئێوە دەست پێ بکەین با شت نییە ناوکۆڵی ناوێک بێنە بڵم فڵان کەس بەشداری بکات قسەیەکم لەسەر بکەی کە ئایا هۆکانی هاتوچۆ تا چەند هۆکار بوو بۆ تێکچوون و بۆ تێکدانی گەنج ئایا هەست ناکەن زۆر گەنج هەیە لە ناو پاسا تێکچووە بە بۆنی برادەرەکانیەوە ئایا زۆر جار هۆک هاست ناکەن کە کچ هەیە بە بۆنی سایق تەکسیەکەەوە یان بە بۆنی سایق پاقسیەکەەوە یان بە بۆنی بەو هاتوچۆیەوە تووشی غەڵەتێک بۆ تووشی هەڵەیەک بۆ تووشی تیکتۆکێک بۆ تووشی هەندێک پەیوەندێکی ناتەندروست بوو کە ڕەنگە لە داهاتووە باجەکەی دابێتەوە کێ حەز دەکات بەشداری کات فەرموو دکتۆر سەرەتا دەستخۆشی بەرنامە جوانەگە و لێکەین من خوشک و برای بشکۆلەمەیە کاچن بۆ ڕەوزە پاسەکە ئەلێ من نایە من ناو کۆڵانەکانتانەوە ئەبێ بەیانیان هەڵیان سێنی بیە بی بۆ سەجادە ڕێیسێکە ئەلێ من فریان ناکەەوە من نەگەم تەلەبان من هەزاری وەگۆم تەلەبانم هەیە پاسەکان کە من ئەلێ من نایم بەو کۆڵانە ئەو کۆڵانەوە ناخۆشەوە وایە ئەبێ هەموو بەیانی خۆمان ببین بۆ سەجادە ڕێیسێکە خۆشمان دوای لە سەجادە ڕێیسێکە بچینەوە بە دوایانە جوان ئیتر حکومە دەبێ شتێکمان بۆ بکە کە پاس دابین کا بوویان و ئیتر چ پێویستە ئێمە بچین بۆ سەجادە ڕێیسی بۆ لایەن و بۆچی نێن لە بەردەم ماڵەدایان بەسێنێ بەشداریەکەی زۆر گرنگ بوو کۆمنتەکەی بە کورت و مختصر من بە شێوازێکی تر لێکدەوە زەرورە و زۆر گرنگە شۆفێر دەرونی ئەو جۆرە کەسانە بناسێ کە لەگەڵ خۆیان هەڵێگرێت چکە من ئەگەر شۆفێری سایق پاسێکم ئەگەر کۆمەڵە تەلەبەی زانکو و پەیمانگام لەگەڵ لایە لەوەی پێویست بکات لەسەر جۆرەی زعایەک دایبنێم کۆمەڵە کەسی بە تەمەنم لەگەڵایە لەوە لەگەڵ پێویستکە لەسەری زعایەکی تر دایبنێم کۆمەڵە منداڵی بچووکم لەگەڵایە لەواچی هەندێک ئیزاعا هەر کفر بێبی خەمەسەری منداڵی 4 ساڵە 5 ساڵە کۆمەڵێ فشقیات و کۆمەڵی قسەی قۆڕ و لەواچی لەسەر بەرنمەیەکی حلکە حلکی پێکەنین بێت و گاڵتەکردن بێت قەشمەریکردن بێت دیان بەرنمەیەکی سیاست بێتەوەتە پرسیارەکەی جەناب کۆڵ و کۆمنتەکەی جەناب زۆر گرنگ و مویمە شۆفێر دەبێت بەڕاستی دەرونی منداڵەکانی خۆی بزانێت چی جۆرە کەسێک هەڵدەگرێت ئەگەر منداڵی بۆ منە شۆفێرێکە منداڵی دایەنگە دەگوازێتەوە کە دەبێت بزانێت ئەم 4 ساڵە دەشێت تەنگاو بن دەشێت بۆن و نەمیز بکەن بە خۆیانە دەشێت هاوار بک بڵێ مامۆسا میز دەکەم دەشێت هاوارەکات بۆ سایەکە دەشێت لەواچی بۆ نە پەنجەرەکە بکاتەوە دەشێت بۆ نمونە نەزانێت پەنجەرەکە دابخات دەشێت ئەسڵەن بۆ نمونە زۆر جار من بیستومە منداڵی دایەنگە باخچە سایەقەکە چۆتەوە بۆ ماڵەوە ژنەکەی وتوێتی کنا باوانە شێوەرەوە کێ لە دواوە خەوتێتی چی ئەمە بە دۆکیمنت ڕوویداوە ڕەنگە لەم ڤیددیۆش خۆی ببینێتی چی وڵا نازانم ژنەکەوتێتی مناڵی لە دواوە خەوتووە ئاگاو لێ نەبووە چمەز منداڵێ لە دواوە خەوتووە ئەمیش هەر ئاوە تەوزیعی کردو و هەمووی دابەزیۆ و دەرگیان پێوەدا و ئاگای لێ نەبووە کێ لە دواوە بۆ نمونە خەوتووە کە چۆتەوە بۆ ماڵی خۆیان لەو لاشە ماڵی ئەو کوڕیان ئەو کچە دڵی کەوتۆتە خەتەر ئەم پیاوە نەیزانی ئەمانە منداڵن ئەمانە داهڵسان و دانیشتن و دابەزینیان ڕەنگە وەکو پێویست نەبێت کەواتەوە بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە جاری وایە دەڵێت من لەسەر کۆڵانەکە دایدەگرم من نایمە بەردەم ماڵەکە من ئەوە ناکەم کەیفی خۆتانە خۆ من نابێت ئەومانەیە و بەڵگەی لەسەروی کە ئەم شۆفێرە بەڕێزە بەداخەوە ئەزانم پارەکەت کەمە ئەزانم ئەو نرخەی دەدرێت وەکو پێویست نییە ئەزانم حکومت خۆش بێ بە زەریبە هەمووی لە قورگت دەرەکات ئەزانم شەقامەکان وەکو پێویست نییە ئەزانم حسابێک بۆ تۆ ناکرێت کە شۆفێری قوتابی و فێرخواز و منداڵی حکومت پسوڵەیەکی تایبەتی هەبێ لە بنزیخانەکانە تۆ بە سعرێکی کەمتر بدرێت بەڵێ لە هەندێک وڵات و مەملەکەت ئەگەر حکومەتداریکی زۆر باش و چاک بکەین تۆ یەک هەموو ڕۆژێ 80 منداڵیان 40 مناڵ بۆ دەگوازیتەوە لە بەیانی بۆ نمونە کاروانێک تێ دوو کاروانێت نیمە ڕۆژ کاروانێک تێ بۆ نمونە مەسەن 30 لیتر گازت هەبوایە ڕۆژانە لە بنزیخانەی فڵان وەرت گرتای بە سعرێکی مناسب بەڵام دوایەوەی کە نووسراوی مەکتەبەکە هەبێت نووسراوی زانکۆکە هەبێت نووسراوی قوتابخانەکە و باخچەکە هەبێت کە پشتگیری تۆ بکات کە بەڵێ تۆ منداڵە گوازیتەوە ئەو وەختە بە دڵنیایی ئەو نەفرش نرخێکی لەسەر عایلەکە کەم دەکردەوە کاریگەری دەبکاتەوە بەشێ لە بەشەکانەوەی کە شۆفێرەکان کەمتر لە دڵ و دەرونی تاکەکانەزان بابەتێکی ترکە من پێم خۆشە ئێوە قسێکی لەسەرکردنەوەی ژەوەیە شۆفێر میزاجی خۆی دەخوێنێتەوە بۆ نمونە دڵی خۆشە تازە ژنی مارە بڕیوە شەبەکەی فولە ئاوای لێ بکە خوێنی لێ دەرناچێت تازە بە تازە ئەڵقەی لە دەست کراوە ئەڵقەی لە دەست ڕاستایە و بەردەوام لەسەر هەزێ ئایا دەکرێت شۆفێر بە میزاجی خۆی بە حەزی خۆی بە خولیای خۆی هەم سیارەکە لێخوڕێت هەم ئیدارەی رادیۆکە و وەکۆڵێت بابڵین حسابکە وکو ژوورێک وایە وەکو قوتابخانەیەک وایە کۆستەرێک کە 30 نەفەرەگرێ خۆ پۆلی واشەیە هەر 30 نەفەری تێدا کەواتە جۆرە قوتابخانەیە کە ئایا ئەمە هەڵەیە یان باشە پێم خۆشێکێکتان بەشداری بکات فەرموو سەرەتا زۆر سپاس کاک دکتۆر بۆم دەرفەتە بەڕاستی کێشەی گەورەی سایق پاس و سایق تەکسیەکان ئەوەیە کە بەجێی خۆیان مامەڵە لەگەڵ هاوڵاتیەکان ناکەن و سەرنشینەکانیان ناکەن کێشەی گەورە ئەوەیە بەیانیان
لەوانەیە شۆفێرەکە بەتەمەنێک بێت قورعان لێبات لەوانەیە لەگە میزاجی ئەو 22 نەفەری کە لە پاسەکە سەرکەوتون لەگەڵیا میزاجی لەگەڵ ئەوانە ڕێک نەکەێت جەوەکەەوە پێویست نەکا لەگەڵ ئەوانە ڕێ ناکەوێت یان گۆرانی مناڵی لەگەڵە شۆفێرەکەی پاسی ڕەوزەیە پێویستەکە گۆرانی مناڵان و جوێکی تایبەت بۆ ئەوان دروستکات نەک گۆرانی گەورەکان و بابەتی سیاسی بۆ مناڵان بخاتە سەر بەڕاستی گرنگی پێنەدانی سایق پاس و سایق تەکسیەکان بە شۆفێرەکانی گرفتێکی گەورەیە. دەست خۆش بێت لە قوتابخانەیەک من دەوامەکەم سەرپەرشیاری بەشی پەروەردەیم لەم چەند ساڵی پێشوە ڕۆژی هەموو شۆفێرەکانم بۆ کۆ کردمەوتیان دکتۆر پێمان خۆشانی قسەیان بۆ بکەین تەبەن هیوایان هەبوو پۆزی لێداوی دەدانە ساڵە من تەلەبەی قوتابخانە گوازمەوە وای تیا بوو وەکو پێشمەرگەی دیێرین و تەرتیبات لەو بوارەوەی من 8 ساڵە ئەویتر 7 ساڵ ئەمە دەستخۆشیمان هەیە شانازیت پێوە دەکەین کە ئەو چەند ساڵە بەڵام یەک پرسیارێکم لێکردن تەسەورەکەن وەڵامیان چی بێ باشە وتم کاکە هیچ پرۆگرامێش فلاشێ شتێکتان هەیە بۆ تەسجیلەکە بۆ مناڵانە ها چی هەمووی دەمی داچەقی دەدانە ساڵە تۆ شۆفێربی ئەم کۆستەرت هەیە شوێنی فلاشیشی هەیە ئافرم شۆفێر بیر لەوە نەکەیتەوە کۆمەڵە سرودی خۆش کۆمەڵی وتەی جوان کۆمەڵە تعبیری جوان کۆمەڵی هاندان قسەیەکی محەممەدی خانی قسەیەکی بۆ نمونە شعرێکی مەسن شیرازیە شعرێکی ها شعرێکی خۆشی ڕنستەنگاویە شعرێکی فلانە سمینارێکی منە بۆ نوێ لەسەر شێوازی خوێندن و سعیکردنە هاندانی تەشجیع مقابلەی تەلەبەیەکە کەوتێتی چۆن بخوێنم یەکێکی تر بۆ تەجروبەی مامۆستایەکە ئافرم ئەم سایەقە بە من دەڵێ 8 ساڵە 10 ساڵە مامۆستام دەستخۆشیم بۆ هەیە 10 ساڵە دەستی ماچەکەم چکە پارەی حەڵاڵی بۆ ماڵ و مناڵی پیدا کردو پێویستی بە نە بە حیزب نە بە حکومەت بووە ئەوە من لەوە دەستخۆشی دەکەم بەڵام لەلایەکی تر بەڕاستی گلەی لێ دەکەم تۆ گرنگی بە پیشەکەی خۆت نادێ گرنگی بە مینەکەی خۆت نادێ بۆ لەبەر ئەم شۆفێرە بەڕێزەوە تەسەورەکە دکتۆر جا من ئیشمەوەیە مناڵ سەرخەم و مناڵ داگرمەیدەوە ئەم مناڵی من شۆفێری بەڕێز و خۆشەویستم لە ماڵی بەختیار و پێت دەڵم ئەم مناڵی با مناڵێکی منەی دەمە دەستۆ لە ساعت حوتەوەی دەمە دەستۆ تۆ هەش دایەگری کاتە 1 ساعت لای توێ نیمەڕۆ بەیانی نیمەڕۆ لە 12 سەرەکەوێت 1 دایەگرێت 1 دایەگریکەوە تا ئەم مناڵە 2 ساعت لەنە ئەم پاسایە تۆ تزانن هەنێ جار خۆی لە قوتابخانە 4 ساعت لە قوتابخانە بووە واتە نیوەی مەکتەب لەناو پاسەکەیە بووە بەمە لێکی دەرەوە اینجا بزانە ئێمە 1,800,000 تەلەبەمان هەیە کەواتە 1,800,000 سعات بەیانیان بە فیڕۆ دەچێت حکوومەتی هەرێم بەبێ ئەوی بەرنامەی هەبێ پرۆگرامی هەبێ نیمە ڕۆژ 1,800,000 لەم میلەتە بە فیڕۆ دەچێت هیچ سفادە نییە بەرنمەیەک نییە پرۆگرامێک نییە من نەموو تۆ دانیشە لە ناو پاسەکە ABC فێرکە بە زۆڵایی مناڵەکان ئەگەر خۆشن تەرتیباتن سرودێکەیە سرودێکی خۆشە و بۆ دەنگخۆشی و بە تەرتیبات و جەویشی هەیە و لەگەڵیشە ABC لەبەرەکەن ئەرێبرا بۆ خراپ من نەموو تۆ دانیشە تۆش وەکو مەکتب ئەلف بای لەبەرکە بەڵام سرودێکەیە خۆشە و هەمویان پێکەن و هەمویان لەگەڵ ئێڵێنەوە و مناڵەکانی ناو پاسەکە مەشغوڵەکات و داڵغیان ناڕوە بەڵام لەگەڵیشە ABC لەبەرەکەن بۆ خراپە برە خۆ مامۆسای وایە بە درێژایی 2 مانگ 3 مانگ لە ماڵ و ABC بۆ لەبەر ABC بۆ مناڵەکان لەبەر ناکە بەڵام مناڵی وایە بە یوتیوب بە چەند ڤیددیوەک لەبەری کردووە کەواتە بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویە بۆیە ئێستش دەبیرمە ینی تقریبن 8 دانیشتون ئەوە لەسەر مێزێکی بازنەی وتم چیتان کەستان بەرنامەتان هەیە هەمووی وڵات دکتۆرەمەی تۆڵی شتیوامان نییە بۆ لەبەروی بیری لەوە نەکردو بە شەتی زۆر ئاسانە خۆ جەنابتان بیری لێ بکەنەوە بینەری عزیز بیری لێ بکەرەوە فلاشێک نیتە تەنکەی بەخەڵەت فلاشێک بە 5,000 بە 10,000 کڕی هەندێشتت بە دڵە کۆپیکە هەندێشتت بە دڵە کۆپیکە دەنگەکەی ڕەنگەکەی شکڵەکەی جاریوای تۆ ڤیددیوەک دانە بەس دەنگەکەی بڵاو بێتەوە ئەسان هەندێک خۆتانەزان هەندێ هۆیەکانی گاندنێ تەلەڤیزۆنیشی تێدایە شاشەی تێدایە ئەتوانن هەندێ بەرنامە هەندێ ئەفلام کارتۆن هەندێ مقابلە هەندێ چاوپێکەوتن هەندێ کورتە ڤیددیۆی زۆر جوان و گرنگ و مهم تەنەن لە شاشەکە شۆپەخشی بکات کە ئەمەش بۆ خۆی داوایەکی گرنگە ئەگەر لە بواری دینداری لێکە دیتەوە داعوە بانگواز ئەگەر لە بواری ئەخلاق لێکە دێتەوە هۆکارێکە بۆ بڵاوکردنەوەی ئەخلاق و ڕۆژ ئەگەر هۆکارێکیش بۆکو فێرکردنیش لێکی دێتەوە کەواتە دەکرێت لە ناو پاس و تەکسەکانە هۆکارێک بۆ فێرکردنەکە کەواتە زۆر گرنگ و مهمە بەڕاستی شۆفێرەکان میزاجی خۆی تەنها قیاس نەبێت من میزاجم نییە لە هەموو مناڵەکان تۆڕبم بڵم هیچ ناخەمە سەری لەبەرەوەی بۆنە تازێم هەیە یان بۆ نمونە سەر و دڵم گیراوە یان ژنەکەم تۆراوە یان مناڵێکم نەخۆشە یان خۆم قۆڵۆنم هەیە
یان بۆ نمونە سایقێکە بۆ نمونە مەسەن نەخۆشیکی هەیە دوومەڵێکی لاسم تێ خۆی لە خۆی نییە داماوە لابەلا سوکانەکە بەجددی خۆ ڕەنگە تیادیمە هیچ عیبێکی تێدانی هەمومان تووشێ و نەخۆشی بەتاقەتیان نبین خۆی لە خۆی گیانی بێزارە خواخوای مناڵەکان بگەینێ بەڵام چی پێویستە کاتۆ سەر و دڵی مناڵە بدانشە با بن نەکەم نازام چی نەکەم نازام چی فلان ئەمە چی فلانێکە کەی کاتی ئەوەی من شتێکە دۆخۆت بە شتێ جاریوە پێشنیارەکەشی شتێکی جوان و نابکەواتە نە زەوق و شەوقەکەی خۆت بەسەر منداڵەکانە بسەپێنە چکە من لە قوتابخانەکانی خۆم کەند جار قوتابخانە سەرپەرشتی دەکەم دایک و باوکێ تەلەفۆنەکەڵە کاکتۆر ئەو سایقە لەو مەکتەبا بمێنێ بەخوا قەسەم من ساڵی داهاتوو مناڵم نانێرمە چکە ئەو مناڵەی من هەرچی گۆرانی سەقەت هەیە لەم کوردستانێ کە لێ دەدرێت لە سای ئەم سایقەوە منداڵەکەم فێر بوو هەچی قسەی حەلق و بەلەقەیە قسەی هەندێک خەڵکی سوۆسیال میدیا هەیە کە ئێڵێنەوە بۆ نوکتە و بەزم و ڕزم هەمووی ئەم منداڵم فێر بووە چوومەس هەندێشتی تیکتۆک و هەندێشتی نابەجێ دەخاتە سەری بەناوی ئەوەی کەم خۆی زەوقی لێ و بۆ منداڵەکانی لێ دەکەوتەوەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە بابەتێک باس کەم کە گرنگە بەڕێزان ئەویش ئەوەیە کە حەق بە تەکسی و حەق بە پاس و شۆفێرە وە کۆڵێ ڕەنگە وەکو پێویست پارەی دەست نەکەی و مەسرفی زۆر و عەزێتە بەڵام لایەکی ترەوە ئایا پاراستنی ژینگەی پاس و تەکسی گرنگ نییە لە بۆنی لە برامی لە پاکوتەمیسی لە پەنجەرەی لە تەبریدی پێم خۆشێکی لەو بەڕێزانەگەر شتێک باس بکەیت کە چیتە بۆ زانکۆ بۆ پەیمانگایان بۆ قوتابخاناڵی دکتۆر بەس باوەشێنم کردو چیت تێ بۆ بابەت دەستخۆشی پرۆگرامەکە و لێەوەی بیت بۆن منە من ئەمێ باسی هینێ بکەم باسی هەڵسوکەوتی سایق تەکسی سەلامەتی گیانی هاوڵاتی کەسەرەکە لەگەڵیان مناڵێک کەی با بە ڕەوزە بۆ هین من خۆم سایق پاسم بینیوە زۆر بە خێرایەکی زۆر پاسەکەی لێخڕیوە نەیوتۆ من مناڵم لەگەڵایە نەیوتۆ من ئەم تەلەبانم لەگەڵایە نەیوتۆ من ئەم مناڵم لەگەڵایە نابێ سەری بڕۆم سوێن بەخوا بە چاوی خۆم بینیومە ئەین لە پێناوی ئەوەی کاروانێکی تر بکە مجازفەی بە 30 نەفەر کردو بەڵێ بە چاوی خۆم بینیومە پاسەکەی کەوتۆتە سەر لە خەریک بۆ وەربگەڕێ مناڵیشی تیا بۆی تر نازام ئەبێ پێویستە سایق پاسەکان یان سایق تەکسیەکان هەوڵ بدەن سەلامەتی گیانی منداڵان پارێزن سەلامەتی گیانی خوێنکاران یان هەر سەرنشینێ سەر دەکەوێت لەگەڵیانە سپاس دەکەم دەست خۆش تەمەەن پاس یان تەکسی ژینگەیە بۆ معلوماتی جەنابتان یعنی کە دەڵێن ژینگە خۆ ژینگە هەر تەنها و تەنها باخێک نییە حەدیقەیەک نییە ئەم ماڵە نییە جاروایە تۆ لە ئۆفیسێکە ئەوە ژینگەی توێ جاروایە جەناب دوو قوتابێکی زانکۆ ئەو مێز و کورسی کە هاتەوە ژینگەی توێ بەڕێزێک کە دەچیتە ناو پاسەکەیەوە دەبینیت کوشتنەکان هەمووی دڕاوە بە بیانی ئەوەی جا من چاکی کەم چاکی نەکەم منداڵی دڕێنێ دەبینی سەرەکەیت هەر خۆیت ئەوەی کە تۆزێ لە سیارە شارەزین سەرەکەی بۆڵبەرینی تیانەماوە تاخم پێشی وێرانە گران شەفتی وێرانە غرنگە غرنگی دێت تاسە ئەکات یا ئەڵڵا یا ئەڵڵا برادێک باسی کردوتی لە نەوەتەکانە ڕۆژێک لە پۆڵەنیە کا سەرکەوتین تەمەنەوە گەنجن وەکو جیلی منین من بە تەمەنم وتی لە خەتێکا بووین وتی ئەوەنم گوێ لێ یانمە وەکو نوکتە دەگەڕنەوەوانە ئالاساس بە حقیقەتش ڕووی داوە ئەڵێت دیارە گێڕشتی تیانەمەوە گێڕشتەکەی تێک چووە ئەڵێت هاواری کرد تر بەرەبەرە ڕۆشتۆ دیاری ئستۆپینەوە هاواری کردووە خوای گیاندامە دەستەوە وتی لە دواوە هاوارەکە بیکە خاتری خوا بێ دەست ئەوەی تەنیشتت بۆی دێ دەستخوا بیکە خاتری خوا چی دێ دەستخوا کاکە سوکانی سیارە و سیارهی ئەوە نێبی دەست خەڵک یا بیدێ دەستخوای گەور قەینای دەستخوای گەورە بەس چۆنە بێت تۆ لێرە سوکارەکە بەجێ بێڵێ دیارەمە چی بووە گێڕی تیانەماوە نازام چی تیانەماوە بۆ نۆکو وڵێ گێڕەکە ئستۆپی نەگرتووە و تاخم پێش و بەزم ڕزم وێران بوو بەڕاستیمە ئەو پەڕی هەڵەیە بۆیە ئەوەش کێشەیەکی گەورەیە گرنگ و مویمە ئەمە لێرە من لێرە خەتاکە دەکەم سێلایەن یەک مەفروزە هەر قوتابخانەیەک خۆی لیژنەیەکی هەبێت سەرپەرشتی پاس و تەکسیەکان بکات و بە دایک و باوک بڵێ بە هیچ تەکسی و پاسێک قبول ناکەم مناڵی من ئاڵوگۆڕ بکات ئەگەر لە ژێر کۆنتترۆلی منانە بێ مەسە من قوتابخانەیەکم هەیە دوو مامۆسام کردو بە سەرپەرشتی پاسەکان و تەکسیەکان ئیداریان هەیە لەگەڵیانە کۆبێتەوە پەیامیان پێدا شێوازیان پێدا ئوستوبیان پێدا تەرتیباتیان پێدا ڕەنگە هەندێک جار هیچ عیبی تێدا نیە هەندێک شێوازی ئەتەکێتی مامەڵەکردن لەگەڵ منداڵ و ڕایقیان پێدەدات و لەگەڵی عقوبەیان دەدات لەگەڵی سزایان دەدات لەگەڵیشانە خۆم شاهدم هەندێک جار پێویستی بە دەرکردنش کردو ینی کچێکی جوانی نازدارم هاتۆ لە دکتۆرجان ئەو سایقەت داوای ڕقم تەلەفۆنی لێ کردم کچێکی چواری عدادێ ئێوە بڵێن سایق بۆ داوای ڕقم تەلەفۆنی لێ بکە بۆچی داوای لێ بکات ینی ئەگەر ئەڵێت وڵا دکتۆر ویستومە نازام چی وت کچەکەش جوانی جوابدا بە وتمی ڕقەمی دایک و باوکمت لایە هیچ پێویست بە ڕقەمی من نییە
نەک لە هەر دایکم باوکشمت لە لایە هەردوو لایەن ئەگەر پێویستت بە هاتوچۆی من بێ و بڵێ نەوەک فریانەکەم کەواتە بۆمان دەرکەوت بەڕاستی لەگەڵ ڕێزمە ئەمە گەنجێکی ناڕەسەنە و گەنجێکی لارە ئەهلی کاسبی نییە ئەهلی پارەی حەڵاڵ نییە هاتووە بۆ چاوبەشقەڵی و بەزمڕزم زۆر لە لای دام ئەتیادی بوو منیش بەشێک بووم لە ژنێک بووم بەڕێزان ڕێن چیت ئیزنی دێنوتم ئیزنی بدەن ئەمە نانبڕین نیە و ئیشەڵڵا گوناحبار نابین چکە بەڕاستی کچێکمان پارێزراوێ باشتر لەوەی کە 300-400 دیناریی ئەم نەفرە پارێزراوێ کەلەوە چی لە داهاتووە گاڵتەمان پێ بکات بڵێ بەخوا چاک کچەکانی ئەو مەکتەبم استیغلال کرد کەواتە بۆ خۆی زۆر گرنگ کەواتە بەشێکی پەیوەندی بە مامۆساکانەوە کە بەداخەوە زۆر جا قوتابخانە من تااقەتی و سەرێشەم نییە دایک و باوک بۆ خۆی بڕوا تەکسی بگرێ و پاس بگرێ بەس کەوا دەکات دوای کچەکانی مەکتەبەکەی تۆ وێران دەبن منداڵەکانی تۆ وێرانن ئەوە یەکەم دووەم دایک و باوک دەبێت خۆیان ئاگادار بن گرنگە ینی بەڕێزم بۆ هەندێک لە ئێوە خۆتان بڕۆن لە خزمەکە سوکاتان پرسە جاروای لە مەجلیس یەکامی دەڵی سایقەکە چیە کچەکە دەگوازێت وەڵا نازانم پاسە یان تەکسیە بەڵاوە بزانم پاسە مەسەن چیتری لەگەڵای وەڵا نازانم سایقەکە ناوی چیە وەڵا نازانم ڕقم تەلەفۆنی هەیە بەخوا جاران لە لام بوو لەو سەرفەرشە نووسی بووم لەو سەر نازم سەلاجە نووسیم وەزوازم لێی بۆتەوە ئەوە بۆ حاڵەکەی کچێکی بۆ نمونە ئێدادەیە کچێکی متەوەستا کچی نازدار لەم ڕۆژگارەی وای لێ هاتووە جاروای سیقەت لە کەسە نزیکەکانی خۆت نییە بۆیە دایک و باوکش بەڕاستی بەشێکی گرنگە لەگەڵ سایقەکە دانیشە هەڵسوکەوتی لەگەڵا بکە تعاملی شتێکی لەگەڵا بکە بزانە چۆنە بزانە هەڵسەنگاندنی لە دەموچاویە لە شکڵە لە شێوەیە خۆ هەندێک جاری تو بە ئێمە بەشی خۆی شتێک کوردی خۆمان بە نەناسین تا ڕادێک بە دەموچاوە لێکە دەیتەوە ئەهلی کاسبیە یان ئەهلی چوختیات و بۆ فشقیات و بۆ زەوق و شەوق هاتووە تەکسیە پاسێکی پەیدا کردو و دەوێت قۆڵی هەندێک ماڵ و خانەوادە ببڕێکاتەوە بەشی دووەم کە زۆر گرنگ بووە بەشی سێم کە زۆر گرنگەویش بریتێ لە حکوومەت کە بەداخەوە تا ئێستاکە حکوومەت ئیشی لەمە نەکردو ینی حکوومەت شتێکی نییە بە ناوی ئەوەی کە ساڵانە بڵێت قوتابخانەکان تکایە چەند پاستان هەیە سایقەکانمان بۆ بنێرن باخولێکیان بۆ بکەینەوە تکایە قوتابخانەکان باخچەکان دایانگەکان چەند تەکسی هەیە کە قوتابی ئێوە دەگوازێتەوە بینێرن باخولێکی سەریعیان بۆ بکەینەوە با شێوازێکیان پێ بڵین سەلامەتی منداڵ چۆنە باشە من ڕۆژێکان لە شوێنێکە باسم کردوتم با من 25 مناڵم داوە بم سایق پاسە وام هیچێ لە منداڵانە زمانی چوو بە پشتا ئەی ماقولە سایق پاسەکە فریاگوزاری سەرەتایی نەخوێندووە وایشێ لە منداڵەکان تووشی گەشتکە بوو لەم چلەی هاوینە و لەم گەرماوینە وایشێ لە منداڵەکان نقڵێک پەڕی لە قورگی بۆ نمونە نەیزانی خۆ لە شاری سلێمانی هەتا گەێنێتە تەوارێکە حەوجار ئینالیلات بۆ کردووە خۆتان نزان جادە قەڵباڵەکان چۆنە ماقولە و نازانێت فریاگوزاری سەرەتاییک نازانێت بۆ فێ نازانێت بۆ شتێکە کە شتێکی بەسیتە خولێکە من یان بەڕێزێک لە خستەخانێکە بە 15 ساعت بە 10 ساعت بە 5 ساعت دەیبینێ ئەو شۆفێرە هەم بۆ خۆی باشە هەم بۆ ماڵی خەسوو غەزووری سوادەی لێکات هەم بۆ منداڵەکانی خۆی سوادەی دەکات و هەم بۆ مینێشی پیشەکەشی سوادەی لێ دەکات چکە بە درێژایی 1 ساڵ یەک منداڵێکم پێویستی بە فریاگوزاری سەرەتایی بێ ئەم سایق پاسە فریای نەکەوێ و منداڵەکە بمرێت کەواتە بەڕاستی وەکوای بێت ئێمە پەروەردەیەکی باشمان نەکرد بێت و پەروەردەیەکی تەندروستمان نەکرد کەواتە سێلایەنە تکایە تەمەنا دەکەین کە سەبەرپرسەکان بێت لەلایەکەوە مامۆستا و قوتابخانە و جێگر و بەڕێوەبەر دەبێ ئاگادار بێت لەلایەکەوە دایک و باوکە بێ ئاگادار بێت لیژنەی دایکان و باوکان بڵێن زۆر زەرورە لەگەڵ سایق پاس و تەکسیەکانتانە دانیشی بزانین بای چەنە و چۆن نیە و سعرەکەی چۆن و بە چەنی ئەیانگەێنن وەرەلایەکی تریشەوە پێویست بە حکوومەت دەکات کە حکوومەت هەندێک جار لە وڵاتی خۆمان بەداخەوە لە هەندێک شتا هاڵین ئەوروپاین و بەڵام نەگەشتین بە ئەوروپا ئەوەندەی کە من بیستومە لە هەندێک وڵات و مەملەکەت لە کوردستانی خۆشمان هەندێک شوێن تێکەوتووە ئەتوانن بە نظامێکی GPRS بیخەنە سەر سیارەکە زۆر بە ئاسانی دەزانێت ئەم سایقە لە فودەوەرانی کردووە یان نە یعنی کچێکی من لەگەڵ ئەم سایقا بووە بزانم دوو کۆڵانی بە زیادە پێ کردووە دیارەمە بەسێتی دوو قسەی لەگەڵا بکە بزانم فلکە و بەزم و ڕزمێکی پێ کردووە بزانم بردوێتی بۆ دەرەوەی بۆ نمونە مەسەن سیەکە شەستێکە فلانێک بۆ گەڕەکێکە ڕەنگەت مناڵی ئەو تەلەب ئەو گەڕەکەش لە ناو پاسەکانەوە بەمانەت زۆر بە ئاسانی ئێستاکە لە عالەمە دیراسە کراوە دەتوانێت ئەم شتانە لێک دێتەوەتە ئەگەر دیقەتتان دابێت بابەتێکە ئەوە نییە کارووا بەڕێ بکەین قسەی زۆر زیاتر هەڵدەگرێت من ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێم وڵاتانە سەروی کە باز بکەین کە چی بکەین بۆ داهاتوو و چۆن بتوانین هۆیەکانی گواستنەوە باشتر و چاکتەکەین حکومەت چی پێ دەکرێت جەنابەت لە دەرەوەی وڵات تەجروبەت چۆنە لەم بوارەیە خاڵ زۆرە باسی دەکەم فەرموو ناوبڕێک وەردەگرین دەگەڕین وڵاتان فەرموو دووبارە سڵای خواتان لێبێت هۆیەکانی گواستنەوە بەشێکی زۆری شەقام پێک دەهێنێت لە کاتژمێر 7:30 و تا 8:30 و 9 بەیانی بۆ قوتابخانە و شوێنە فێرخوازەکان لە کاتژمێری 12:30 تا کاتژمێری 2 ئەتوانم بڵێم ئەگەر بە معدەلی لە یەکی دێتەوە لەوە چێ 150-160 ئەو شۆفێرانی کە لەسەر شەقامن یان منداڵ دەگوازنەوە بۆ قوتابخانە یان لە قوتابخانەوە دەیگوازنەوە بۆ ماڵەوە
یان لە زانکۆ دەیگوازنەوە بۆ داخلی یان لە داخلیەوە دەیان بنەوە بۆ زانکۆ یاخود بە پێچەوانەوەی زۆر جار کە ڕوودەدات. بۆیە ئایا بەرنامە و پرۆگرامێکی باش و چاکمان هەیە؟ ئایا حکوومەت بیری لەوە کردوێتەوە؟ من خەفەت لە شۆفێرەکان دەخۆم کە ئەگەر بێت و کامێرەی پوینت تو پوینت دابدرێ، خۆ لە شاری سلێمانیە هەندێک جار دەبێت سایقێکی داما و شۆفێرێکی داما و 6 و چارەک 6 و نیو قوتابیەکان هەڵبگرێت ئەگەر بێ 25 منداڵ هەڵبگرێ و ساعت هەش بیگەێنێتە قوتابخانەوە چێ بە ساعت و نیەک 2 ساعت نێگەێنێتە قوتابخانە. ئایا حکوومەت لە پوینت بۆ پوینت حسابی ئەمەی کردووە؟ ئایا حسابی ئەو شۆفێرانی کردووە؟ ئایا حسابی شەقامەکان کراوە؟ ئایا حکوومەت وەکو وڵاتەکانی تر بیر لەوە کراوەتەوە کە بۆ ئێمە ئەم شێوازە بۆ نەگۆڕین چی پێویستەکە هەموو وەزارەتەکان بە یەکەوە دەرگاکەیان بکرێتەوە؟ بۆ پەروەردە هەشت دەوام نەبێت، بۆ نمونە سەحە 8.5 دەوام بێت، بۆ نمونە قانون و یاسا سعات 9 دەوام بێت. هەندێک وەزارەتیش کە بۆ نمونە پێویستی بەش دەرەوەی شار و وڵات و مەملەکەتە و لەواچی هەندێک جار پێویست سەفارەتە و جوازاتە و تەرتیباتە لەواچی پێویست بکات 9 دەست پێ بکات، بەڵام اینجا بەعکسیشەوە لەو سەریشەوە بەعکسەوە بێتەوە 12 1 ئاوا حکوومەت وای لێ بکات کە وەکو شەپۆلێک بێت هەر هەمووی لە 6 هەمومان خاوەنی ژن و ماڵ و عایرین لە 6 هەمومان شپرزین، ژن شپرزەیە، پیاو شپرزەیە، مناڵ شپرزەیە، سایق شپرزەیە، خەڵک شپرزەیە، جادە شپرزەیە، مرور شپرزەیە، هەمومان چوونێتە سەر جادە و بەداخەوە زۆر جار بەرنامە و پرۆگرامێکشمان نییە و حکوومەتیش بەرنامە و پرۆگرامێکی نییە. پێم خۆشم بەڕێزە کە پێش بەرنامەکەش قسەیەکمان لەسەر کرد کە تەجروبەیەکی دەرەوەی وڵاتت هەیە، تەجروبەیەک وڵات و مەملەکەتێکت ترت هەیە کە ئەوەندەی کەس بزانیت چی کار ئاسانیە کراوە بۆ فێرخواز، بۆ قوتابی زانکۆ و پەیمانگا لە وڵاتانی ترەگە تەجروبەیەکم پێ بڵێ فەرموو. کاک دکتۆریان سەردا دەستخۆشی بەرنامەکە و لە یەکەم دەستخۆش بە بەم تەوەرە. ڕاستیەکەی ینی کۆمەڵک خاڵ هەیە لێرەیە نیشێک لەوانە کە ئێسێمە زۆر کات باسی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ تەواوی سایق پاس و تەکسیەکان و هەریشێک لە شۆفێرەکانی تر ڕاستە ئەوان کێشیان هەیە، ینی کۆمەڵک خاڵ هەیە وەکو جەنابە باسەگر ئەکرێت دەوریان بۆ ببینرێ، ینی دەوریان بۆ بکرێتەوە کۆمەڵک شت فێر بکرێن، بەڵام لەوە زەرورتر چییە؟ ینی هەمووی شپرزە و پەلەپەلی چیەتی مۆزوع مادیەکەیت، ینی پەلەتی وەجبەیەک زووتر بگەێنێ. ئەم شتە لە دەروی وڵاتە بۆچی نییە؟ یان ناتوانین بڵین زۆر کەمترانی سایق پاس عسابێکی سارتری هەیە، سایق تەکسی بە هەمان شێوە، چونکە شتەکان لەوێ ئەو هۆکاری گواستنەوەکان حکومیە، ئەهلی نییە. لێرە شتەکان ئەهلیە، کابرا پاسێکی هەیە. لێرە خاڵێکی ترمان باس کرد وەکو جەناب باس کرد کۆنی سیارەکان بۆ نمونەیان دراوی کوشتنەکان و ئەم شتانە لە وڵاتانە شتەکان هەمووی حکومیە، حکوومەت سەرپەرشتی پاسەکە ئەکا، حکوومەت پاسەکەی هەیە، حکوومەت بۆ نمونە شتەکانی داناوە، ئەمە مەرجی تون و تۆڵەکەتی و بەو شێوازێ سایقەکە تەنها سایقێکە وەکو مۆزەفێکی دایرە لەسەر ئیشەکە، بەڵێ وەکو فەرمانبەرێک ئیشەکات لەسەر ئەم پاسە لەوە بکاتەوە لە شاری سلێمانی لەوە چێ بتوانێت بە هەزارەها گەنج بخاتە سەر کار بەیان کە بە شۆفێری کۆمەڵە پاس و تەکسیەکە حکوومەت دەیگرێت بۆ وەزارەتی پەروەردە. لەو کاتەیە حکوومەت ینی عەفوو سایق پاسەکە یان سایق تەکسیەکە پەلەپەلی ئەوەی نییە کە زووتر نەفرێک بگەێنێت و زووتر بیبە، بە سەلامەتی سەری ئەخات و بە سەلامەتی ئەیگەێنێتە شوێنی خۆی، بە سەلامەتی لە موقیفەکانە ئەوەسێت لە کات و ساتی خۆیان ئەگەر پەلەی ئەوەی نییە کە دینار زیاتری دەست بەڵێ ماگانەکەی زەمانە و ئەمە ئیشی حکوومەتە. و خاڵێکی تر مؤسسە ینی گەیانەکان هۆکارەکان لای خۆمان تەنها پاس و تەکسیە، ینی خەڵک لە ئێرانە هەیە ئەوە بە ماتۆر هاتوچۆکەن، بەڵام لای خۆمان ئەوە زۆرکەم، بەڵام لە وڵاتان ینی ببینە زیاتر لە 4-5 جۆری هەیە، بۆ نمونە میترۆمان هەیە، تراممان هەیە، 3-4 جۆری پاسمان هەیە، پاسی 21مان هەیە، پاسە گەورەکان هەیە، پاسی کارەبایی هەیە، خەتێک هەیە تایبەتە بە پاسە و دوای ئەوە چەند جۆرێکی تەکسیمان، ینی کە تۆ بوو بە چەند جۆرێکی هۆکاری گواستنەوە ئەو کاتە ئەم هۆکارە قەرەباڵغیە دروست نابێ و زائیدەن هەموو کەسێک مەجبور نابێت سیاری خۆی بەکاربێنێ. من ئەگەر بۆ نمونە لە ماڵی خۆمان بۆ مەکتەبەکەم، بۆ زانکۆکەم، بۆ ئیشەکەم بزانم بە 2 محەڵەی میترۆ ئەگەم چ مەجبورم بەنزین سەرف بکەم بچم بۆیە. و زائیدەن شتێکی تر خاڵێکی تر کە هۆکاری بۆ نمونە مادیەکەیەتی وەکو لە ڕووی مادیەوە بۆ نمونە لە وڵاتێکی وەک رووسیا یان لە زۆربەی وڵاتان ئەوەی کە سەردانم کردبێ کارتی تایبەت هەیە، بۆ نمونە جەنابەت وەکو دکتۆرێک وەکو مۆزەفێک وەکو شوێنەکە لە شوێنێک داوام ئەەکەی کارتێکی تایبەتت هەیە و ڕێژەیەکی دیاریکرا و پارەت لێ ئەڕوە و من وەکو خوێندکارێک بە حکمیەوەی بۆ نمونە سەرچاوەیەکی مادیم زۆر نییە، بۆ نمونە ئێستا لێرە پاس هەڵە نەبمەوانی ناوشار 500 دینارە،
ئێمە بە 500 دینارە و کاتە سوار نابین کە تۆ خوێندکاربی بە داشکانێکی تایبەتمانێ بۆ منە ماگانە تقریبان ئەم ژمارە لە خۆم و ئایڵم بەڵام وەکو چۆن بڵێ وەکو ژمارێک با بڕات جەناب 50,000 لە مانکە سەرفەکەی بۆ پاس تەنها بۆ بەکارهێنانی پاس بۆ دەوامەکە و بەڵام من کە خوێندکارێکم 50,000 سەرف ناکەم ماگانە کارتەکەی من کە هی خوێندکارە 30,000 تی ئەەکەم ئەو 30,000 بەشی ئەوە مەکە کە هەموو ڕۆژێک دوو جار من سوار پاسکەم ڕۆژێک جارێک بۆ ئەم سەر جارێک بۆ ئەو سەرانی هەم لە ڕووی مادێکەوە بۆم ئەگەڕێتەوە هەم قەرەباڵخەکەی ئەگەڕێتەوە هەم ئەم شتانەیانی نیزامێکی زۆر جوانە کە حکوومەت دای ئەنێ هەم بۆ هاوڵاتی هەم بۆ قەرەباڵخی سەرجادو ینی لە چەند ڕۆ ئیسفادەی هەیە هیوادارم ئەم شتانە ینی ئیسفادەی هەبێت و شوێنی خۆش بێت کۆمەڵی خاڵی زۆر گرنگ و مویم و ئەزیزان ئەگەر دیقەت بدەن ئێمە بم تەمەنەکەمەی خۆمانەوە ئەم گەنجە جوانانە بم تەمەنەکەمەی خۆیانەوە ینی هەندێک پێشنیار دەکەن کە عجیبمان لێ دێم حکوومەتە ئەم دەسەڵاتە 30 دانە ساڵە دەسەڵات و حکومداریە کات عقلی پیان ناشکێت یان خۆی لێگێل دەکات یعنی ئەبێت دابینکردنی کۆمەڵێ پاسی زۆر بۆ زانکۆی سلێمانی لە داخلیەوە بۆ زانکۆ لە زانکۆوە بۆ داخلی ئەم پاسانە فەرمانبەری حکوومەت بن و لە بەیانی سعات هەشتەوە تا 12 شەو بێن و بڕۆن و ئەم گەنجە داماوە پێویست بەوە نەکات ڕۆژی چەند جارێک پارەی پاس بدات بلیتێک ببڕێ بۆ مانگێکیان هەوەیەکی هەبێ پیشانی بدا بەیانی زوو ئەوێ بچێ بۆ زانکۆ دوای دیسان ئەگەڕێتەوە نیمەڕۆ نانەخوا دوای بۆ محازەرێک سعات 1:30 ئەڕاتەوە دوای سعات 3 ئەچێتەوە بۆ خەستەخانەی بۆ نمونە مەسەنن بلێکی لە خەستەخانەی 400 قەڵەوێرەکە لەوێ بۆ نمونە لا بدا و دەوامی بکات دوای لە سعات 5:06 سواری پاسەکە بێ بچێتەوە بۆ داخلی قلیاسان چی پێویست بکات ئەم داماوە دایکی ڕۆژی 5,000-6,000 دیناری بۆ سەرف کات بۆ پاسێک بۆ اینێکاتە ئەگەر حکوومەت تۆزێک ئیدارێکی ژیانی خۆی هەبێت فرەڕەهەن دەبێت لەلایەکەوە تەلەبەکە ئیسراحەت دەکات لەلایەکەوە گەنجێک دەچێتە سەرکار و لەلایەکشەوە هەر لە پارەی گەنجەکە بەڵام بە شێوازێکی زۆر نیظام و تەرتیباتی ڕێکخرا و پارەی گەنجەکەش دابین کراوە پارەی ئەو فەرمانبەرەش دابین کراوە کەەوە خاڵێکی زۆر گرنگ کە لە هەندێک وڵات و مەملەکەت من بینیومە ینی لە ئەڵمانیا لە بەلجیکا لە فەڕەنسا لە هۆڵندا لە هەندێک وڵات و شوێنان وڵاتەکانی تەنەن لە هەندێک وڵاتی وەکو ئێران لە وڵاتی سوودان من لە وڵاتی سوودان ڕەنگە هەندێکتان گاڵتەتان لەبێت پاسی تایبەتمەند هەبوو کە خاڵی دوم جەنابەت باست کرد پاسی تایبەتمەند هەبوو کە پاسی فول تەبرید مواسەفات بوو کە تقریبا لە بیرمە لە 2008ەوە تقریبا حکوومەت کڕی لە کۆریا بوو لەکوێ بکڕی تایبەت بوو بەمە کە جەنابەت بۆ مەزەناکەی ماگانە 50 جار هاتوو چۆ بکەی بم پاسە تکتێکت هینێک تەپڕی بۆ نەمەسەن وەکو پەرچ کۆمەڵێ بلیتی بچوو بچوو 50 دانت بڕی بەس پاری 25 دانەتەدا لەبرۆ تۆ زۆر شپرزە نابوو چکە تۆ پاری 25 دانەدا بوو 25 بلیتت بۆ گەڕایەوە و خۆشیەکەی لەوە شابوو کە نافەوتا یعنی ئەمڕۆ بلیتێکت بڕیەوە بەیانی دانێکی تر بەکارێن نەت بڕی هەفتەی داهاتوو بەکارێنەگەرە بۆ ئەم مانگە بەکارت نێ نابوو بە ئیسراحەت بوو بە سێمە گەورەترین کێشەمان لە قوتابخانەکانە چییە مەسەرن جەنابەت پارە داوە بە پاسەکە هەتا سەری مانگ حکوومەت گیان لە 22 مانگەوەی کاتە عوتڵە سایق پاسەکان ئەڵێ پارەی هەش ڕۆژە ناگەڕبووە دایک و باوکەش دەم و چاو جینگەگاتەوە ئەڵێ نەیداد وا وای لێکم لە خەسوو غەزووریە زانم لە ئەجداد و ئاباوی ئەسەرم فلیمێکە زۆر جارێ من نازانین چۆن حالیکەین لەلایەکەوە سایق پاسەکە ئەڵێ من هەشتنۆ ڕۆژێکە پارەم داوە پاری خەتم داوە پاری چیم داوە پاری ماگانم داوە پاری سایق پاسم داوە پاری نازانم حسەی چیم تەوزیع کردووە ئەسەن سایق پاسی وا منێ ڕست دکتۆر سوێن و قورئان قورئان بێنە سوێنە خۆ من ئەم سایق ئەم پاسە شەریکم لەگەڵ یەکێکە کە لە ئەوڵی ساڵ و پارەکەم وەرگرتووە بە شەریکەکەم داومە تەواو حسەی خۆم داوەپی ئێستا بڕۆم دەجاریش داوای لێ بکەم نامداتەوە من لە چۆ توانم پارێم حوتەش ڕۆژە بگەڕم و دایک و باوکش ئەڵێم حوتەش ڕۆژەمانەوێ بۆ بگەڕێتەوەتە بەزەگەر ئەوە بێ بلیتە لە تەنکەی بە خەڵتایە یا ڕەبی حکومەت مانگێ بکا بە عوتڵە بۆ نەتێت دوای مانگێت تۆ بلیتی خۆت نەفەوتاوە بە جوانی مەزبوط بکات شەو ڕۆژی بۆ نیمە گەورەترین کێشەمان لە چیایە ئەوانی کە تەلەبەی زانکۆن کە بوو بە 6.5 خۆت هەڵگرە بۆ 5,000ەکەی تەکسی چکە پاس نامێنێ وایە ئەوانی کە ماڵمان لە ڕاپەڕین بوو ئەوانی کە ماڵیان لە شێخەڵایە لە ئەولێر ئەوانی ماڵیان لە کەس نەزانە مستەحیل لە دوای 4.5 ئەوارە ئیتر بەرەبەرە پاس نامێنێ خۆت هەڵگرە و ئەبێ خواخوات بێ لەگەڵ یەکێکی ترا تەکسیەکە بە شەریکی 4,000-5,000 بەڵام بەلانی کەمەوەیەکی 2,000-3,000ەکەی بزەگەر وابێ بلیتەکە 12 شەو تا هەشتی بەیانی تۆ بە جوانی بۆ مەزبوطی مەزبوطەوەی کاتەوەش بۆ خۆی خاڵێکی گرنگ و مویمە کە بەداخەوە ئێمە کەمتر حسابمان بۆ کرد و بابەتێکی تر هەیە کە گرنگ و مویمە ئایا کەمە سایق پاس و تەکسیەکانمان تۆزێ لە عاجزە بێ ئایا هەست ناکەن حەق هەیە ئەو پاسانەی کە قوتابی دەگوازێتەوە منداڵ دەگوازێتەوە ڕێژەیەک هەبێ بۆ مۆدێل و بۆ شێواز و بۆ شکڵەکان وایە هەست ناکەن پێویست بەوە بکات کە حکومەت تۆزێک وەکو سندیکا بەشداری بکات تا ڕادێک ئەمە بێڕێزی نییە بەوانی سایق پاسی کۆنن بێڕێزی نییە بەوانینە نانبڕینی ئەوانە نییە بەڵام زەنبی ئەم 25 تەلەبەی تەلەبەی زانکۆ
زەنبی چییە بۆ نمونە بە ساعتی ساعتونی نەگاتە زانکۆ یا الله یا الله لە ڕێگا پەکی کەوتووە پەنچەر بووە ماوەیە لە شوێنێکا من خولێکم هەبوو یانەوە بۆ خۆشی بۆتانی گەرمە خولێکمان هەبوو من پێشیان کەوتە بووم تەلەفۆنیان کرد وڵات دکتۆر چاوەڕێک ساکی پاسەکە تایەکەی پەنچەر بووە من وا تەسەوەرم کرد لەم جۆرە تایە تازانەیە بەشی 20 دقە پێ ڕۆی 10 دقە پێ ڕۆی تایەکە کێشەی ناجێتە سەر ڕنگ وتیان هەر لەگەڵ پەنچەر بۆ چۆتە سەر ویل ڕێک ئاوە وای لێ هاتبوو ئەسڵەن مەجای ئەوەی تێدا نەبوو کە جەکێ بکەیتە ژێری کاتەوە بەڵگەی لەسەر کە مۆدیل کۆنە لەوە چه مۆدیلی نەوەتەکان بێ 2000ەکان ئەمە ڕەنگە بۆ ئیشێک بۆ گواستنەوەیکی هەندێک کرێکاری هەندێک خەڵکی تر تا ڕادێک زۆر زەرور نین نو ساعت زووتر نو ساعت درەنگتر ڕەنگە ئیشکارێک دروست نەبێت بۆ قوتابی کە بە دقە و بە ساعتەوە وەکو جەنابەت کە پێش بەنامەکەش باست کە جاری وایە مەسەن 10 دقە دواب بکەی مامۆستا نایکاتە ژوورەوە ڕەنگە ئیشکارێکی بۆ دروستکە بە تایبەتی لە کاتی امتحانات ئەوەش خاڵێکی گرنگە کە تەمەنا دەکەم ئیشی لەسەرکەن لێرەیە شتێک دێتە کایەوە بەڕێزان ئەویش ئەوەیە کە ئەو سایق پاسانە هەمووی ژن و ماڵ و عایلەیان نییە هەنیچانێ سینگڵە شەبەکەی فولە جەوی هەیە ئایا گونجاوە 3 ئاوێنە و 5 ئاوێنە ئایا گونجاوە لە ناو تەکسی و پاسەکە تا وای لێ کردووە کچێک نتوانێت بجوڵێتەوە حرەکەیەک بکات دانەبێتەوە قاچی بەرزکاتەوە بە هەر نوعەیەک ئاوێنە لە بن قاچە ئاوێنە لەسەرەوە ئاوێنە لە تەنیش ئاوێنە لەسەرەوە برادێک ئاوا لێکاڵێت جەماعەت وریا بە ئەڵغام ڕێژ کراوین کامێرە ڕێژ کراوین بۆ ئەڵێت چۆن بجوڵێتەوە دەست بە بۆ لوتت لە کامێرەکەەوە بینێتی کاکە لوتی خۆتە سڕی بە پژمە و لە یەک سەرڵی ئەلحەمد یەرحەموکەڵڵا بەچوتنی حرەکە بکەی سەرەکە ئایا بەڕای ئێوە من پێم خۆشێکێکتان قسێک لەسەر ئەوە بکاتەگەرم کاکەیە ئایا هەست ناکەی جاری وای هەندێک سایقە تو هەر لە خوشکی خۆتەوە لە دایکی خۆتەوە سیر بکەکە بیانی لەگەڵ خێزانی خۆتا جاروای لە ساکە سەرکەوتویتەکە ئەوەندە ئاوێنی دانەوە ڕەنگە خێزانی خۆ دانی من حاڵەتی وان بەسەر هاتووە کە لەبەر زەرورەتێک پێویستی کردووە لە شوێنێکا تەکسی بگریانی خێزانی خۆم ویستێتی لە دواوە تۆزێ لە چکەکەی شت کاتەوە تۆزە تونی کاتەوە بەس ئەم مارخراب نەبووە ئەم نەکبەتە ئەمەنە ئاوێنی داناوە مەجالێکی 3 دقە 4 دقە نەبوو کام خێزانم تا ڕادێک تۆزی خۆی ڕێکاتەوە تەرتیبات کە مەزبوطێکە ئەگەر قۆپچەیەکە ئەگەر لە چیەکە ئەگەر شتێکە پێم خۆشەکە قسەی لەسەر بکەی شکی دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم کاک دکتۆر سەرەتاوە ئەگەرێتەوە بۆ حکوومەت بۆی کە جۆری کەساتیەکان ژاکاتەوە بۆ لێخۆڕینی پاسەکان بۆ نەخولێ بکاتەوە بۆ گەیاندنی تەلەبە بۆ مەکتەبەکان بۆ پەیمانگاکان بۆ ساوایەکان بەخشی ساوایەکان چۆن تەعاملیان لەگەڵاکان کەسانە چۆن تەعامل لەگەڵەوەیەکەن پێویست ناکە ینی ڕاستە سنگڵ هەیە 15 3 4 ئاوێنی داناوە پشتێکی هەڵێ و ئەویش ئەکەرێتەوە بۆی حکوومەت ئەتیادیە لات نۆرمەڵە نەخێر هیچ نۆرمەڵ نیە ینی وانە هیچ کەسێ قوبڵی ناکە بەڵام ئاوێنە کەس سریدی نەبێ وایە نەگەینەکە پێویستە هەر ئاوێنی دواوە هەبێ ینی پێویست ناکە پاسش 4 5 ئاوێنی من پاسم بینیوە جاری وە هەیانی ئاوێنێک دوانسییان چواری داناوە تەنها لە بەردەم خۆیە ڕاست بەڵێ ئەوەش شتێکی هەڵێ و نابێ قوبڵ بکرێ شیاو هەیە دیقەت بدە دەشبۆردەکە هەندێک جا جۆری ئاوێنی و ئافرەتێک لە پێشەوە دانیشت وایانە شتێکی شیا و نینە اینجا کە بێجگەلەوەی کەیسە لە ئاوێنە دەرچووە کامێرە دەرچوو ینی کامێرێکرد ناو سایق سیارەکە لە پێشەوە لە دواوە کە پێم وایە لە ڕووی ئاسایشەوە ڕەنگە مەمنوع بێت تەمەنا دەکەم برانی ئاسایش قسە لەسەرەوە بکەن چوو حاڵەتی وا تۆمار کراوە کابرا لە پشتی پاسەکەەوە لە تەنیشتەکەیەوە کامێرەیەکی هەیە و دوای ڕبتە بە فلاشێکەوە بە سعات بە 2 ساعت بۆ نمونە ڤیددیۆی ئەم کش و خوشک و دایک و کەس و کاری ئێمە تۆماشەکەڕێت کە هەر هاوڵاتێک بێ مەلی لێ بە پارەی پێ بێتوانێت بچە پاسێ بکڕێت و دەستکا بە ئیشی خەتی عقدێ شتە لەگەڵ شوێنێکا بکە ئەمە شتێکی هەڵێ نابێ هەر کەسێ شتانەکە جوای لەسەرەوەی هەستەکە بێت چاودێرێک هەبێ ئەبێت چاودێرە شتێکێ بۆ نێسم لە پەیمانگای وەرزشم تاو کردووە لە بەشی ئەهلی سەعات 3 دامەکەمە دەستی پێ کرد تا 7 یەک کافرەتی تیا بوو ماڵێن لە پێش تاسوجە شووی پێڵێن کەنەکەەوە ماڵێن لە کەنەکەەوە بوو سعادیەکە چوو بە شوێنم کچەیە ئێمە سەعات 3 دامە دەست پێ کرد ئەو لە یەکەوە چۆ بە شوێنمە 7 داوامان تاوا بوو 9 شەو ئەو ئافرەتا گەشتۆ ماڵەوە یعنی بێ حالێکیش بۆ ئەمەدانێن ڕاست و کابراکەش بەنامێکی بۆ دابێت بەڵێ کابراش زگورتێک بوو ئافرەتەکەش زگورتێکە گەنجەکە یان ئەمان ناوی تووشی هەڵا بن ژەگەڕێتەوە بۆ جوان وای کە تۆ باس کرد دەستەکانە خۆش بێت طبعاً بۆ معلوماتی جەنابتان ئەزیزان بەرنامەکە بەرەو کۆتایە چێت بڕاتان بێت ئەوەندە نامە و ئەوەندە گلەی و ئەوەندە گازندەی ئەم بابەتەم لەلایە یەک ئەلە کاک تۆ من تەسلیمی سایقێکم کردووە لە پڕ لە دووشەمەوە ئەی گۆڕەی دا بە سایقێکی تر من سیقەم بە تۆ هەیە تۆ بۆ داد بە سایقێکی تر دوو ئەڵە من دام کە هێنای پاسەکەی هێنا دڵ نات سەیری کرد پیا و حەزێکە سێڵفی لەگەڵا بکرێ ئەڵە کە بوو بە عەقدەکە و مناڵەکان بوو پاسە شڕێکی هێنا مۆدیل هەشتاکان پاسی 2010 و ئەسەقە بەرزەکەی نێنە سێ
ئەلە کە لە سەرتاوە قسەمان لەگەڵا کردوتی مناڵتان عارق ناسڕێ تەبریدە ئەبێ خۆتان زوو بڵن بە قوربانە تەبریدەکەی بکوژنێن و مناڵەکان هەمویان هەڵامەتێتی سەلەم جەوا وتی سوێنی خوار وتی دکتۆر بە حاڵ جارجارێک دایەکی سان باقیکی تێوی پەنجەرە بکەنەوە هەوا خۆشە چ لێ هاوین هەوا خۆشی چی کاکە خوا ماڵ ئاوادانکە تا مانگ 11 دنیا گەرمە ئەمە سێ خاڵی چوارم ئەڵێ دکتۆر هەر جارە جارێک بیانوویکێ دۆزیەوە قڕخێکی تێ کرد و بەس بڕزم خەجاڵت خۆم بەو خواها کابینە دوو نەفەری تیامەوە سێ نەفەرەڵە لێرەوە بیبم بۆ شێخەڵا لێرەوە بیبم بۆ فڵان کەواتە ئەوەنە سەرفەکەم خەجاڵت خۆم سیارەکە تێک چووە کچەکان دابزن کوڕەکان تەکسیەکتان بۆ گرم ئەینێنرەوە ئەڵە دووسە جالەی تۆڕەموتیم برا ئازیزەکەم کچی من بە تەکسیا بۆ نێریتەوە من باوکی ئەڵێت کچەکە بنێرە بۆنە لە بازارشتی بۆ بکڕن دڵم نایە بە تەکسیە کابینێرم بۆ لای باوکی تۆ چی ماقولە دابزی تەکسیەک نەئی ناسم نانا بەخوا سەر چڕوچاویم کرد چڕوچاوی لە خراپ ناچوو آخر تۆ علم نەفست خوێندووە آخر تۆ قاوەگرەوەی دەروون ناسیت خوێندووە بە چیە زانی چڕوچاوینە کەمەش بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە برای ئەزیزم ئەگەر کراوە تۆ پاسەکە دامێت تۆ گەر چکۆ حاڵەتی واشمانێ من دەستخۆشیمان بۆیە دایک گێڕایەوە لە کاکتۆر خۆی دابەزیوە لەگەڵ تەکسیەکەیە سەرکەوت و تێتی دایک جان ئەوە بەو تەکسیت خوا بە پەلەمە مناڵەکان داگرن و خۆمەس بێ بگەڕەمەوە هەر بە تەکسیەکە چکە حەزم نەکرد بە تەنها لەگەڵ تەکسیەکە بیان دێرم کۆمەڵی خاڵی تر کە زۆر جار ئیشکال بەوە بووە کە کوڕی تری لەگەڵ خۆیان سەرخستووە تۆ مافت نییە من سایقیان پاسەم بەس مافی من نییە ئامۆزام سەرخەم لەگەڵ خۆمە مافم نییە لەگەڵ سایق پاسێکە کە 20 کچی تێدایە بە ناوی ئەمە ئامۆزام و وەڵا ئەمە هینە و ئەمە مەحرەم و ئەمە برام و ئەمە فڵان مەکاکەم تۆ سیقەم بە تۆ هەیە بە چی پێویستەکە برا و خاڵوزا و پرزا و تیتگزا لەگەڵدا کێشەیەکی تر کە دایک و باوک تەلەفۆنی کردووە ئەڵە کاک تۆ هەر جارە جارێ کچەکان پێتان خۆشە لە دۆڵدرمە لاتاندەم کچی دامەژەم براقارە وەڵا لاماندا لە دۆڵدرمەڵێ قوت لایەندا لە دۆڵدرمە ساعتی ساعتونیەک دەستی کردو بە دۆڵدرمە خواردن و سێڵفی گرتن ئەڵێ مناڵم لە سناپچان بینیوە کنا باوانە شێوە کچمان لە سناپچات چیەکە سێرەکەم کاکەی ئەفەنی لە دۆڵدرمە دایناوە ساعتی ساعتونیەک ئەزانم کچەکە ڕازی بوو بەس کچەکە مراهقە کوڕەکە مراهقە من کچی منە کوڕی منە ناوی دۆڵدرمەی لێ بنە و ناوی نەخواردنی لێ بنە و ناوی سەفری لێ بنە و ناوی سیتەکی لێ بنە ئەڵێ ئەرێ وەڵا العيد مع الجماعة حشر مع الجماعة عيد الله خوش قيد شكر رجل جماعية بلام هو توي سايق دبي براسي أقدر بي بيج وقت بدايك وباوك بلي بياني سفريان فيه كم لين بدم ترتيباتي بكم نيو ساعة تأخيرة بم يان بداخل آخر جارك كومل معاناتي زور دايك وباوك على الدكتور خريكة بدل سايق وجرد لي مدالم بو على ساعات هشتوني بياني تلفون بوكا فلان خانتوني والله أود دبيرم شو ديونا شو أمشو سعركم بكي كوتوا فریان نەکەوتمە بەشکم خۆت بیبێ تۆ نابێت شەو پێم بڵێ من بەیانی نایم بۆی مشوری خۆم بخۆم بە خاڵی بڵێم بە مامی بڵێم بە چواردەوری بڵێم بە هاوسەیەک دراوسەیەک بڵێم کام کچە ئیمتیحانی و کیویزیە فەوتاوە لەبەرەوە معانات زۆرە تەمەنا دەکەم لەم بەرنامەیە و ڕەنگە من بۆ خۆم جۆرە بەرنامەیەم نەبینیوە پێشتر بەس تەمەنا دەکەم بەرنامەیە هاندانێکی هەم حکوومەت بێ هەم دەستگا بەرپرسەکان بێت هەم خەڵکی بێ هەم دایک و باوک بێت هەم ئەو کەسانە بێت کە لە بواری پەروەردە و فێرکردنایش دەکەن چکە بەڕاستی وەسائلی گواستنەوە و گەیاندن هۆکارێکی خراپکردنی قوتابیەکانمانە وەرە لایەکی تریشەوە هۆکارێکی باشترکردن و چاکترکردن و ئەخلاق پاراستنیان ئەگەر بێت و بە باشترین شێوە بەکارێن بێنین سواز بۆ ئامادەبوونی ئەم بەڕێزانە تەمەنا دەکەم ئینشاءڵڵا لە بەرنامەی شەهر بەشدارمان بن سواز بۆ ئێوەی ئەزیز سواز بۆ سەیرکردن و تەماشاکردنی ئەم بەرنامەیە تا بەرنامەیەکی تر بەخواتان دەست پێرم خواتان لەگەڵ